چینی کرێکار لە سایەی هەژاری و سەرکوتدا. ناڕزایەتیەکانی 18 و 19 بەفرەمبار جارێکی دیکە ڕووی ڕاستەقینەی چینی کرێکاری لە ئێران نیشاندا، ئەو کرێکارانەی کە ساڵانێکە لەژێر قورسایی باری هەڵاوسان و کەمی حەقدەست و گرێبەستی کاتی و بێمافی مطلقدا وەگیان هاتوون و لە هەمان کاتدا مافی ناڕزایەتی دەربڕینیشیان نییە. راپۆرتێکی ئاژانسی هەواڵی کاری ئێران ئیلنا لە ڕۆژەکانی دوای ئەم ناڕزایەتیانە وێنێکی ڕوون و هەژێنەر لەم بارودۆخەی چینی کرێکار دەخاتە ڕوو. چیرۆکی ئەو کرێکارانە دەگەڕێتەوە کە چەند قات لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و کاتێک دەچنە سەر شقامەکان و دەڵێن ئیتر توانایی تەحمڵیان نەماوە لە بێجەنگی و بێناونیشانیدا دەدرێنە بەرگولە. لەم راپۆرتەدا عەلیڕەزا خۆڕەمی هەڵسوڕاوی کرێکاری بارودۆخی ئەمڕۆی کرێکاران بەم شێوەیە دەخاتە ڕوو. کرێکاران و موچەخۆران ئازارێکی هاوبەشیان هەیە بەڵام ناوێرن دەری ببڕن. کرێکاران لە بارودۆخی ژیانیان ناڕازین بەڵام مافی ناڕزایەتیان نییە. نابراو ئاماژە بە دژوازی ڕەواڵەتی نێوان قسە و کردەوەی دەسەڵاتداران دەکات و دەڵێت هەموو بەرپرسان هەر لە ئەندامانی پەرلەمانەوە بگرە تا ئاستی سەرەوەتر بەردەوام باس لەوە دەکەن کە سفرەی کرێکاران بچووک بووتەوە و دۆخەکە باش نییە. بەڵام لە واقعدا هەموو ئەو لێدوانانە تەنها دروشم یان دەرەنجامی ناکۆکی نێوان باڵەکانە. ئەم لێدوانە بەڕەواڵەت هاوسۆزانەیە کاتێک لە پاڵ سەرکوتی سیستماتیکی هەر چەشنە ناڕزایەتیکی کرێکاری دادەنرێت مانە ڕاستەقینەکەیان ئاشکرا دەبێت. هەروەک ئیلنا لە راپۆرتەکەدا ئاماژەی پێدەکات کرێکارانی ناڕازی نەک تەنها ڕوبەڕووی هەڕەشە و گوشار دەبنەوە بەڵکو لە کارەکانیان دوور دەخرێنەوە و دەخرێنە ناو لیستی ڕەشی پەیمانکاران بانکشتی دادگا دەکرێن و لەگەڵ تۆمەتی وەک ڕاگررتنی پرۆسەی بەرهەمهێنان و تێکدانی نەزمی کارگە بەرەڕوو دەبنەوە. چارەنووسیکەکە بۆ نمونە 5 کرێکاری کانگای خەڵوزی هەشتۆن تووشی بوون. بەم شێوەیە چینی کرێکار لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لە ژێر گوشارێکی دوولایەنەدایە. لەلایەک هەژاری و نائەمنی پیشەیی و لەلایەکی ترەوە قەدەغەکردنی بەکردەوەی ناڕزایەتی دۆخێکی کە هەر هەوڵێک بۆ بەرگریکردن لە لانیکەمی مافی پیشەی دەکات بە تاوانێکی ئەمنی. یەکێک لە بەشە هەرە هەژێنەرەکانی راپۆرتەکە ئیلنا بریتیە لە هەوڵدان بۆ دۆزینەوەی شوێنەواری ئەو کرێکارانێکە لە ناڕزایەتیەکانی ڕۆژانی 18 و 19 بەفرەمباردا گیانیان لەدەستەوە. پەیامنێری ئیلنا جەخ لەسەر ئەوە دەکاتەوە کە هیچ ئامارێکی چینایەتی سەبارەت بەو کوژراوانە بە دیاریکراوی بڵاو نەکراوەتەوە. بەڵام گومانی تیادانیەکە کرێکاران و موچەخۆران بەشێکی زۆری خۆپێشاندەرانی شەقام و گیانبەختکردوانیان پێکێنەوە. کەسانێکی کە خەمی نان و دوورکەوتنەوە لە بەشداری سیاسی ناچاری کردن بڕژێنە سەر شەقامەکان. لە گەڕانێکی مەیدانیدا لە ناوچە کرێکارنشینەکانی وەک بەندەر ئێمام، ماحشەر و شوش تەنها چەند ناوێک بە زەحمەت دەناسرنەوە. حسەین سەلیحاوی تەمەن 23 ساڵ، دانیشتووی شاری ماحشەر، کرێکارێکی بێکار کە هەڵوەدای دۆزینەوەی کار بوو. منداڵی شۆفێرێکی خانشینکراوی تاکسی کە ڕۆژی 18 بەفرەمبار لە ناوەندی شارگیانی لەدەستا. ئەمین سپهری تەمەن 26 ساڵ، کرێکاری کۆمپانیای پاکشوو لە شاری شوش، خاوەنی نزیکەی 4 ساڵ ئەزموونی کارکردن و هیچ پیشینەیەکی سیاسی نییە. ئەویش بە هەمان شێوە لە ناڕزایەتیەکانی ئەو ڕۆژەدا گیانی لەدەستا. ئێستا هیچ کەس نازانێت بابەتی خانەنشینی و خەرەبووی گیانەدەستان و جەهاتووی بنەماڵەکەی چی بەسەردێت. جگە لەمانە ئیلنا ئاماژە بە ناوی کرێکاران و فرۆشیارانی دیکەش دەکات. مۆرادی، کرێکارێکی جۆشکاری نەوت لە ئیسفەهان. محەممەدی، دەستفرۆژێکی خەڵکی ئیسفەهان. مرۆڤەتی، فرۆشیارێکی سەر شەقام لە تەران. خەلەج، کرێکارێکی فروشگایەک لە قەزوێن و هیتر. بەڵام خودی راپۆرتەکە جەخ لەوە دەکاتەوە کە ئەمانە تەنها چەند ناوێکن لە لەشکەری بەرێنی ئەو کرێکار و موچەخۆرە فەرمی و نافەرمیانێکە لە دژی هەژاری و برسیەتی ڕژانە سەر شەقامەکان و بێناو نیشان و لە بێدەنگێکی قورسدا گیانیان لەدەستا. ترس لە دەرکران و دەست بەسەرکردن و لێپێشینەوە ئەوەندە قورسەکە تەنانەت کرێکارانی برینداری ناڕزایەتیەکان نەیان دەوێرە ڕاشکاوانە ناسنامەی خۆیان ئاشکرا بکەن.
ئەوان پێیان باشترەکە ماوەی پڕئێش و ئازار و برینداربوونیان بە بێدەنگیەکی تەواو و دوور لە چاوی ڕاگەندرەکان تێپەڕ بکەن. ئەم بێدەنگیە ناچاریە بەشێکە لەو مێکانیزمێکە ئازارەکانی چینی کرێکار دەشارێتەوە. ئیلنا بە دروستی باس لە بێدەنگی و دەنگ نەدانەوەی کوشتاری چین و توێژەکانی خوارەوە دەکات و دەڵێت دوای ئەو کارەساتە گەورەیە بەکردەوە بەر بە بڵاوبوونەوەی هەواڵی گیانەدەستانی کرێکاران، بێکاران و ژنانی سەرپەرشتی بنەماڵە و دەستفرۆشانی سەرشەقامەکان گیرا. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا هاتووە تەنها لە ماوەی 2 ڕۆژدا ژمارەیەکی ئێگەجار زۆر لە دەستفرۆشانی سەرشەقام گیانیان دەدەستا. بەڵام ئەم ڕاستیە لە مێدیا فەرمیەکان و پلاتفۆرمە حکوومەتیەکاندا هیچ ئاماژێکی پێناکرێت. ئەم سانسۆرکردنە هەڵگری چەند پەیامێکی ڕوونە. گیانی چینی کرێکار لە حیساباتی سیاسی ڕژیمدا بێبایەخ و بێنرخە. مەرگی کرێکاران نابێ وەک چین تەماشا بکرێت. نابێ ئەوە ئاشکرا بکرێت کە ناڕازیان بە شێوەیەکی سەرەکی سەر بە چین و توێژە چەساوەکان و ژێردەستانی کۆمەلگا بوون. بە نەهێشتنی گێڕانەوەی کرێکاران لە ناڕزایەتی و سەرکوتەکان مەیدان بۆ گێڕانەوەی فەرمی ڕژیم خۆش دەبێت کە ناڕازیان بە ئاژاوەگێڕ ناودەبات. لە ئەوە هەلومەرجێکدا ڕۆڵی ڕاگەیەندرە کرێکاری و بڵاوکراوە سەربەخۆ کرێکاریەکان ئێگجار گرنگە. تۆمارکردنی ناوەکان و ئاشکراکردنی ئەو ڕاستیانەی کە دەسەڵات هۆڵی شاردنەوەیان دەدات. لەسەر ئاستی دروشمەکان هەموو شتێک جوانە. سەرۆکۆمار چەندین جار ڕای دەگەنێت ئێمە خزمەتکاری خەڵکین و دەنگی ناڕازیان دەبیستین. بەڵام دەرەنجامی ئەم بیستنە جگە لە کۆمەڵکوژی خۆپێشاندەرانی سەرشەقام هیچی تر نەبوو. خۆڕەمی لە درێژەی قسەکانیدا دەڵێت ئەگەر بەڕاستی ڕاستگۆن پێویستە ڕێگایکی ئەمن بۆ ناڕزایەتیەکانمان دیاری بکەن. دەبێت ئەمنیەتی ناڕزایەتیەکان مسۆگەر بکرێت. تەنها ئەوەی کە بڵێن دەنگی ئێوەمان بیستووە چ سوودێکی هەیە؟ ئەم پرسیارە ڕێک کاکڵی مەسەلەکەیە. لە سیستەمێکدا کە هیچ ڕێکارێکی ئەمن و یاسایی و کاریگەر بۆ دەربڕینی ناڕزایەتی کرێکاران نەماوەتەوە، هەر چەشنە قسەکردنێک لە بیستنی دەنگ تەنها دەبێتە سوکایەتیکردن بە شعور و کەرامەتی چینی کرێکار. کۆی ئەو بەڵگانەیە کە لە راپۆرتەکە ئیلنا دەخراوەتە ڕوو لە ئاستی تەنها هەڵای بەڕێوەبردن یان خراپ بەڕێوەبردن تێدەپەڕن و وێنەیەکی بە تەواوەتی دژە کرێکاری نیشان دەدەن. هەغدەستێکی کە تەنانەت بەردەواممانەوە مسۆگەر ناکات. هەڵاوسانێکی کە ڕۆژ بە ڕۆژ سفرەی کرێکاران بچووکتر دەکاتەوە. نەبوونی ئەمنیەتی پیشەیی، گرێبەستی کاتی و پەیمانکاری، سەرکوتی هەر چەشنە ڕێکخراوێکی سەربەخۆی کرێکاری، ئەمنیەتیکردنی مانگرتن و ناڕزایەتیەکان و لە کۆتاییدا دەستڕێژی گولە بۆ سەر ئەو ناڕازیانەی کە بۆ نان هاتوونەتە سەر شەقامەکان. لە ئەوە سیستەمێکدا کرێکار نەک بە هاوڵاتیەکی خاوەن ماف بەڵکو بە هێزێکی کاری هەرزان و بێدەنگ و گیان لەسەر دەست دادەندرێت. بوونەوەرێکی کە ئەگەر ناڕزایەتی دەرببڕێت دەکرێت بە ئاژاوەگەڕ ناوی ببن، دەربکرێت، ببرێتە دادگا یان تەنانەت تەقەی لێ بکرێت بەبێ ئەوەی ناوی لە هیچ ئامارێکی فەرمیدا تۆمار بکرێت. سەرەڕای هەموو ئەمانە ویست و جاخوازیەکانی چینی کرێکار لە ئێران لە زۆمرەی سەرەتاییترین مافەکانی مرۆڤن. خودی خوڕەمی لە وتوێژەکەی لەگەڵ ئیلنادا دەڵێت کرێکار ژیانێکی ئارام و بێخەمی دەوێت. سفرێکی دەوێت کە بەردەوام بچووکتر نەبێتەوە. دەیەوێت بۆ خۆی لە دیاریکردنی چارەنووسی خۆیدا بەشدار بێت و دەیەوێت ژیانی ڕۆژانەی بەردەوام سەخت و دژوارتر نەبێت. ئەم ویست و جاواکاریانە ئەگەرچی شتێکی ساکار و ئاسایین، بەڵام لە ڕژیمی سەرمایەداری ئیسلامیدا بوونەتە خەون و خۆلیایەکی وەدی نەهاتوو. تا ئەو کاتەیە مافی ڕێکخراوی سەربەخۆ بە فەرمی نەناسرێت، مافی مانگرتن و ناڕزایەتی دەربڕین بە شێوەیەکی ئەمن مسۆکەر نەکرێت، لانیکەمی هاغدەست لەسەر بنەمای بژێوی ڕاستەقینە دیاری نەکرێت و سەرکوتی سیاسی و ئەمنیەتی کرێکارانی ناڕازی کۆتایی پێنەهێنرێت، چینی کرێکار لە ئێران هەروە لە دۆخێکدا دەمێنێتەوە کە ئیلنا بەم شێوەیە وەسفی دەکات: سەپاندنی ژیانێکی سەخت لە بێدەنگیدا. لە بەرامبەرم دۆخەدا ئەرکی ڕێکخراوەکان و هەڵسوڕاوانی چینی کرێکار بەر لە هەموو شتێک بریتیە لە تۆمارکردن و ڕنگدانەوەی ئەو ئازار و ناڕزایەتیانە، شکاندنی ئەو بێدەنگیە کە بەسەر ناو و ڕۆخساری کرێکارانی گیان بەخت کرد و دەست بەسەرکراودا سەپێنراوە.
تا کاتێکی کە داستانی ژیان و بەسەرهاتی کرێکاران، کار و هەژاری و سەرکوت نەبێتە پرسی سەرەکی ناو گفتوگۆ سیاسی و کۆمەڵایەتیەکان، خزمەتکاری جەماوەر و بیستنی دەنگی ناڕزایەتی لەلایەن سەرۆکۆمارەوە تەنها دروشمێکی فریوکارانەیە و هیچی تر. ئەم دەنگانە دەبێ بەرزتر و ڕێکخراوتر و بەردەوامتر ببیسترن، چونکە ئایندەی کۆمەڵگایەکی دادپەروەر و ئینسانی تەنها بە ئازادی و ئەمنیەت و خوشگوزەرانی چینی کرێکار ممکن دەبێت.